دایە چییە تۆ؟ دایە شاهین ئەوە ئەتوی کوڕم ئەو کەجی لە سزنێ بەربووی دایە دایە ئەوڕۆ بەربوو مەگری کوڕم مەگری گیانش دایە لۆ تەماشم ناکەیت دایە کوڕم ئەوە چەند مانگە من چاوم لە دەستدایە دایە ئەوە چۆن ڕوویدا وەڵڵاهی بڵێم چ کوڕ ئەوە سێ چار مانگە چاوم لە دەستدایە دایە دەزانیت چەند غەریبێم کردی سەردانم بکەی دایە دەزانیت چەند چاوەڕێم کردی ئی کوڕم چێ هەبوو ببینی بەخۆ بۆ چاوەی کەس هەبوو ببینیتن دایە هەی لۆ گۆرانی برام سەردانی نەکردم کوڕم گۆران خەریکی دوکانێ بوو دوایە ئەتوو شتێکی وات کردیا ڕەفتارت ئەوەندە ناشرین بوو لە ڕۆمان دەهات بێ سەردانت بکەیت دایە نەبوونی وەی لە من کرد خۆ لە خۆشی نەبووە دایە وتی بیرم دیام لە هەر کرێچی بوویمە هەر بە پارەچ کەم ئیشم کردیە هەر خزمەتی عالەمم کردیە ژیانی چێ ناخۆشی ژیانم هەبووە ئی کوڕم سەبرت هەبایە ژیان گۆڕانکاری بەسەردا دەهات ئەوتە بزانە دایە سەبر لەوەی زیاتر ناگرێ ئێستاش پێم برێ دایە جان واز دەوەی بینە بارینی کچم چۆنە باشە بەخۆ بەداشی جار بەجار دێن ناو ماڵم لۆ پاکەکەنەوە پارە مەدەنێ بەخواش لێژنەچی ئەوەندە باشە ئەوەندە باشە بەس ئاخ ئەتوو غەدرت لێ کردت دایە ئێستاش پژریش لێری دەکەی لێ حاڵم گەیشتەوە حاڵێ بابیشم کاتی خۆی پژری لەوی دەکرد نازانم لە لیاشکش دادگا غەدی لە من کرد کوڕم ئەنگۆ هەزار کردن و کاریەکەن دوهاژی قەی دادگایەگرن دادگای خەتابارەکەن دو هەر بە دوو دزیکەتی هەر واز لەو حاڵەی نەینە دایە ئێستا پێم برێ لە چێ دەژن ناونیشانان چەندەرە نازانم دایە نازانم گۆتم تووڕە مەکە ئەو پێ دەرم دایە تەماشیم بکە دایە واز بینە لێم گەڕێ دایە وازیان لێ بینە لۆ خۆیان بە دوو ژیانی خۆیان کەتینە ڕفتارە ناشرینەکانت ئەو شلێرە نازدارت ئیمال کرد بوو ئەو کچت بەدبەخت کرد وازیان لێ بینە دایە وازیان لێ بینە دایە جێب دەمن هیچیانی ناکەم تەنها ژمارەکەم دەوێ نادەمێ وازیان لێ بینە ئەگەرە تو باش بای ماڵ و منداڵی خۆت ئیهمال ناکرد باشە دایە باش پێم برێ گۆرانە چێ ببیمەوە دوکان هەلە جێ جارانە باش